هەر کەسێک لە دوای نوێژی بەیانی ئیتر لە مزگەوت نوێژی کردووە یا لە ماڵەوە 100 جار ئەم زیکرە بخوێنێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير 100 جار بیڵی ئەگە بتوانی چۆن دانیشتیتە بۆ نوێژی تەحیاتەکەت ئاوا بیڵی زۆر باشترە 100 جار ئەم زیکرە بخوێنە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم كان يومئذ أفضل أهل الأرض عملا إلا من قال مثل ما قال أو زاد على ما قال. سبحان الله. لو ڕۆژەدا کە تۆ دوای نوێژی بەیانی 100 جار ئەم زیکرەت کردووە تۆ دەبیتە کەسێک لەو کەسانەی لەسەر زەویدا گەورەترین خێر و چاکەت ئەنجام داوە. هیچ کەسێک نییە لەم سەر زەویەدا خێر و چاکەی بەقەت تۆ هەبێ مەگەر کەسێک وەک تۆی کردبێ یا زیاتر. 100 جار بیڵێ دوای نوێژی بەیانی چێکی با دەدەقێت خەوەکە تاقیر بێ وەڵا یەکسەر خەوم پیاکەوێ مادەم یەکسەر خەوت پیاکەوێ خەوەک لە دەستایە پاڵمەکەوە بە دانیشتنەوە زیکرەکان 100 جار بخوێنەوە جا ڕاکشێ. بە ئیزنی خوا ڕۆژێک دە پێویستە بە ئام عیبادەتانە دەبێت چونکە ئەم وتارەی تایبەتە ئەمڕۆمان بەو زیکرانەی کە لە ڕۆژی قیامەتە وات لێەکە هیچ کەسێک منافەسەی تۆ نەگا لە خێر و چاکەدا بۆی ئینشاڵڵا لە بیرن نەچێت.